زۆر سپاس. بینەرانی خۆشەویست لە پرۆگرامی سێستێپەوە سڵاوێکی گەرمتان لەبێ. ئەم شەویش پرۆگرامێکی زۆر جوانتان پێشکەشەکەین لەگەڵ دوو گروپی خۆشەویستی تر. دوو گروپ لەگەڵمانە ئامادەن ئەمڕۆ. گروپی A لە بەڕێوەبەرایەتی نەخشەدانان و ئاوەدانی شاری سلێمانی چاپڵەیەکی زۆر گەرم. بەخێر بن. گروپی B بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری شاری سلێمانی چاپڵەیەکی گەرم. بەخێر بن. پێشەوەی بچینە لای گروپەکان بە خێراتنێکی زۆر گەرمی ئەو میوانە خۆشەویستانە ئاکەم کە ماندوو ئەبن لەگەڵمانە لەشتان ساغ بێ پرۆگرامەکە بە ئێوە زۆر جوانترە بێ. چاپڵێکی گەرم بۆ خۆتان. بەخێر بن. دووبارە پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە بینەرانی خۆشەویستەکەین. ئەنجا یەمەوە لای گروپەکان. لە کام لاوە دەست پێ بکەم؟ لە ئێوە؟ باش. گروپی A فەرموو. میران محمود زێوەر ئەندازە لە بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی ئاوادانی سلێمانی. بەخێر بێ. فەرموو. ڕێزان عەبدڕەحمان ڕەسوول یاسایی لە بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی ئاوادانی سلێمانی. بەخێر بێ سەر چاو. چاپڵەکانتان؟ ئەمە ئەحمەد سەلام بەشی کارگەری بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی سلێمانی. بەخێر بن. بەخێر بن. هیوادارم پرۆگرامێکی زۆر جوان پێشکەشی و بینەرە خۆشەویستانە بکەین کە ئێستا لە ماڵەکانی خۆیانەوە سێرمانەکەن. چیتان هەیە بۆ پرۆگرامەکەمان؟ لەو بڕوایان پرۆگرامێکی زۆر جوان بێت. ئێمە بۆ ئەوە هاتوون بە هێوایە کە کاتێکی